السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم خەڵکانێکی زۆر کە خاون پارەنە حەزەکەن بزانن ئەو پارێکە هەیەە لە چی بەگەڕی بێخن. لەوەی کە شارەزا بوونە کازانن کە دراوە کاغەزیەکان ڕۆژ بە ڕۆژ لە داشکاندندا وە زێڕش ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە. ئەگەر بێت ئێمە بەراوردێک بکەین لە 80 ساڵی ڕابردوو کاتێک لە پەیماننامەی بریتون وود ساڵی 1940 نرخی زێر یەک ئۆنس زێر کە ئەمە لە بەرچاوتاندا ئەمە ئۆنسێک زێڕە کە ئەنچی درهەمێکی قەدیمەکانە 31,1 گرام زێڕە واتە زیاتر لە 6 میسقال زێر. ئەو کاتە یەک ئۆنس زێر بە 35 دۆلار قرچێندرا دانرا کە کڕینی فرۆشتنی پێکرا بە 35 دلار یەک ئۆنست دەستەکەوت. ئەم ڕۆکە کە سەیریکەین کە لایفە ئەمە بۆتان نیشانتانەدەم ئەبینی یەک ئۆنس زێر بە 1602 دلار و 21 سنتە. ئەمە چیمان پێڵێکەواتە لە ماوەی 80 ساڵی ڕابردوو تا ئەم دەمێکە قسەتان بۆ ئۆکەم ئەبینی لە 35 دلار یەک ئۆنس زێر نرخی ئۆنسێک گەیشتۆتە 1602 دلار کەواتە ئەم گرافیکە پێمان ئەڵێت کە هەرگیز ئێمە پشت بەدراوە کاغەزیەکان نەبەستین وەکو دۆلار، ئێڕۆ، پاوەند، هەر دینار هەر دراوێکی تر مادام کاغەزە ئێمە نابی پشتی پێ ببەستین چونکە ئەمە گرافیکە نیشانمان ئەدا وەکوڵێن ژمارە درۆ ناکات کە ئەمە ژمارە لە بەردەستەماندا کە هەردەم هەڵکشان و داکشان ئەکات. بۆیشە ئاگادار ئەو کەسانی کە خاوەن پارەنە ئەو کەسانی کە خاوە سەرمایانە بۆی کە مایەپوت نەبن ئەبێ بێگومان ئەمەیان لە بەرچاودا بێت ئەبێ بەڕاستی زێر لە ماڵەکانی خۆیاندا هەڵبگرن چونکە ئەگەر هیچ گۆڕانکارێکیش ڕوونەدات هەر ئەمە پێمان ئەڵێت کە لە چەند ساڵی ڕابردووە لەو 80 ساڵە زێر چەند بەرز بۆتەوە و دراوەکانی تر چەندە بێنرخ بوونە. ئەگەر بێت و ئێمە سەیرەکەین بە یەک مانگ وەربگرین نرخی یەک مانگ وەربگرین کە سەیرەکەین لە 2020ەوە هەتا 2020ەوە کە بینین زێر چەندە یەک ئۆنس زێر چەند هەڵکشان و داکشانی کردو کە گەیشتۆتە ئەم بەرزاییە کەواتە زێر دائیمەن لە بەرزبوونەوەدایە. ئەگە سەیری ئەمەش بکەین سەیریکەن لە یەکی 2020ەوە یعنی لە مانگ و نیوێک سەیرکە یەک ئۆنس زێر 86 دلار و 71 سنت بەرز بۆتەوە. ئەمە بێگومان گرافیک زۆر گرنگە کە ئێمە ڕۆژانە چاودێری بکەین بۆی کە بزانین ئەو پارە لە جیرفانماندا ڕۆژ بە ڕۆژ بێ نرخ ئەبێ لە بەرامبەر زێڕە. و ئەگەر بێت ئەم گرافیکەش وەربگرین لە 2002ەوە هەتا 2020 لە ماوەی 18 ساڵە سیرکە لە 339 گرام بووە زێر یەک ئۆنس زێر چەند گرام بووە کەواتە ئەگەر ئەو کەسەی لە 2002ەوە یەک ئۆنس زێڕی کڕیوە بە 308 ئێڕۆ بووە بەڵام ئەمڕۆکە بە 1389 ئێڕۆیە کە کاتە 1600 دلاری ئێستا 16 وەرەقە کەواتە ئەمە پێمان ئەڵێ ئاگادار بن ئەو کەسانێک کە خاوەن پارەنە ئەو کەسانێک کە ئەیانەوێ مایەپوت نەبن ئەوێ بەڕاستی چاوکراوانە ڕۆژانە بنوارنە ئەم گرافیکە کەم ڕۆژانە چاودێری یەکەم لە بەروی بابەتەکەم ئەو بابەتانەیە بۆی ئەبێ بێگومان نابێ پارەکەی هەمووی دەفتەر و دۆلار بێ یان پاوەند بێ یان هەر دراوێکی تر بێ بەڵکو ئەبێ دائیمەن ئەم ئۆنسەی لە ماڵی هەدا هەبێت لەبەرچی لەبەر ئەوەی ئەمە 80 ساڵ ژیان نامەی دۆلار وایە وە ژیان نامەشی زێڕەکەش وام نیشاندان و لە هەمان کاتە لە هەر گۆڕانکاریەکی جیهانی ئابووری بێگومان دراوەکان هەموو ئەسنە زبڵدانەی مێژووەوە تاکە شتێکە بمێنێتەوە کە مایەپوت نەبیت ئەوەیە کە زێر لە جیرفانەکاندا هەبێت ئەو کاتە مایەپوت نابن. بۆی ئەمە وەڵامێک بێت بۆ ئەو کەسانێک کە ئەیانوێ بزانن ئەو پارێک هەیەیان لە چدا بەگەڕی بێخن یاخود لە چدا ئیش پێ بکەن یاخود بۆی کە لە دوا ڕۆژە مایەپوت نەبن کە هەروەک ئەڵێن لە 2020ەوە ساڵی گۆڕانکاریە جیهانیەکانە بۆی ئاگادار بن ئەو کەسانی کە پارەدارن ئەمە بزانن کە بە زێر بکڕن بە هەموو زۆرەکانیەوە بەتایبەتی ئەو کەسانێک کە نانوێ حەق دەستێکی زۆر بدۆڕێنن لە زێرکردنە بە ئەم ئۆنسانە بکڕن هەر ئۆنسێکیش نزیکەی 70 دلار حەق دەستی لەگەڵدایە. بۆیشە بۆی کە زیاتر بەرچاوڕۆم بن ئاگدار بن ئەم 6 زۆرێک کە نیشان بۆم داناون ئەم 6 زۆرە لە جیهاندا بە ئاسانتر کڕین و فرۆشتنی پێوە ئاکرێت کە ئەمە ڕسمی پەلکێکی داری لەسەر ئەمە ڕسمی کانغرێکی لەسرە ئەمە ڕسمی ئافرەتێکە بە تیری و کەوانێکەوە
بەڕمێکەوە ببورن ئەم ڕسمی مامزێکە ئەمە ڕسمی داعبا کۆنەکانە ئەمەش ڕسمی وەکو سایلۆ بینایکی وەکو سایلۆ لەسەرەتی ئەم زێڕە ئەم ئۆنسانە کە 6 میسقال زیاترن ئەمانە کڕین و فرۆشتنیان زۆر ئاسانترە ئەو کەسانی کە لە ڕۆژ ئاوا ئەژن ئەجینە هەر زیێڕەکەت کە هەبێت بێگومان تۆ لە هەموو گۆڕانکارێکی جیهانی یاخود ناوچەی مایە پوچ نابیت و باشترین کاڵایە کە هەڵی بگریت لە ماڵەکەی خۆتاندا. جا ئەمە وەڵامێک بێت بۆ ئەو برایانە یاخود ئەو خوشک بەرانە بە ڕێزانەی کە خاوەن پارەن و ئەیانوێ بزانن پارەکەیان لە چ بەگەڕ بێخن بۆیە کە دووبارەیەکەمەوە ئاگادار بن زێر باشترین کاڵایە بۆ هەر گۆڕانکارێکی جیهانی. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.